شوێنێکی تریش ماوە کە گومان دەکرێتن ئۆتۆمبیلەکەی لێبێتن بۆیە لەوانەیە بەیانیش لەو گۆمەی کە ماوە لە ڕێگەی حەفارەوە لەوێش بەردەوامی بە پرۆسەکە بدەین. کاکڕەوەن ئەمڕۆ کوبەرگی شارستانی چیتان کردووە چیتان دەستکرد؟ بەڵێ دوێنێ لەگەڵ ئەوەی تەکنیکێکی نوێ بەکارهات ئەویش بەکارهێنانی حەفارە بوو لە قەراغی ڕووبارەکان بۆ ئەوی گەڕان لەنێو ئەو شوێنانێک کە گومان لێ دەکرێت لاشی ئۆتۆمبیلەکەی لێمابێ کاریگەریشی باشی هەبوو یەکێک لە تەرمەکانمان دەستکەوت بۆیە بڕیارماندا ئەمڕۆ لەسەر هەمان تەکنیکی دوێنێ بەردەوام بین ئەویش لە چەند شوێنێکی تر و لە یەکێک لە شوێنەکان لە خوار ئەو شوێنێک کە دوێنێ کارمان کرد لە ڕێگەی حەفارەوە ڕێگامان کردەوە ئەگەر سەختیی زۆرمان هاتە پێش تاکو ڕێگاکەیان کردەوە بەڵام خۆشبەختانە توانیمان بگەین بە شوێنەکە و ئەم تەکنیکە تاوکو کۆتایی ئەمڕۆ کە بەردەوام هەبوو لە هەمان کاتدا سوپاسی برانمان لە بنکەی بەرگری شارستانی ڕاپۆڕین دەکەن کە ئەمڕۆ تیمی مەلەوانی ئەوانیش بەشداری پرۆسەکەیان کرد بەکۆی گشتی ئەمڕۆ 6 تیمی مەلەوانیمان هەبوو زیاتر لە 10 شوێن غەتسمان کردواتە گەڕان و پشکنینی ژێر ئاو لەو شوێنانەی کە مەلەوانەکان توانایان هەیە بچنە ژێر ئاو و بە درێژایی 35 بۆ 40 کیلۆمەتریش تاکو دیسری قەندیل ئێمە تیمەکانمان چاودێر و ڕووبارەکان بە پیادەڕۆی ڕۆیشتن چەند تیمێک لەولاو لەولای ڕووبار تاکو خوارەوە ڕۆیشتن بۆ ئەوەی ئەگەر لە شوێنێک تەرمەکە ببیندرێ سوپاس برایانی بەرگری شارستانیش لە قەندیل دەکەن کە ئەوانش لە سنووری خۆیان کە سەر بە بەڕێوەبەتی بەرگری شارستانی ئاکرێت چاودێری ئەو ڕووبارە ئەو بەشە ڕووبارە دەکەن کە بە سنووری ئەوان داتێتە بڕێت بۆ ئەوەی ئەگەر تەرمەکە گەیشت بێت بە لای ئەوانیش ببیندرێت و تێنەپەڕێتنەوە. بەگشتی چەند کارمەند بەشدار بوون ئەمڕۆ بە نزیکەی چەند کارمەند 6 تیمی مەلەوانی لەگەڵ نزیکەی 10 بۆ 15 تیمی پیادەڕۆی بەکۆی گشتی نزیکەی 60 تا کارمەند و ئەفسەر بەشداری ئەم پرۆسەیان کرد ئەمڕۆ و دەمەوێت لێرە سوپاسی نووسنگەی ڕێزدار جەنابی مەلا مستەفا بارزانی بکەم کە ئەمڕۆ لەسەر چەند دوو ڕۆژە لەسەر داوای بەڕێزیان لە ڕێگەی کۆپتەرەوە گەڕانیش دەکرێتن کە بە درێژایی ئەم ڕووبارە لە ڕێگەی کۆپتەر چاودێری ئەم ڕووبارە دەکەن ئەگەر لە شوێنێک کە کارمەندانی ئێمە دەستیان پێناگە یاخود بە بەردەوام لەو شوێنە نەبن ئەوان بە شێوەیەکی بەردەوام ئەمڕۆ لە بەشداری پرۆسەکەیان کرد بڕیارە لە ڕۆژانی ئایندەش بەشداری پلانی ئێوە کوبەرگری شارستانی بۆ بەیانی چی هەر بە پلانی ئەمڕۆ بەردەوامن یاخود ئەمڕۆ پلانەکە تا ئێستا بەردەوامە و ئەم شەو دیراسە دەکەین بۆ ئەوی بەیانی بزانین لەسەر ئەم تەکنیکە نوێ چکە شوێنێکی تریش ماوە کە گومان دەکرێتن ئۆتۆمبیلەکەی لێبێتن بۆیە لەوانەیە بەیانیش لەو گۆمەی کە ماوە لە ڕێگەی حەفارەوە لەوێش بەردەوامی بە پرۆسەکە بدەین وارووا تیمەکانی غەواسیش بەردەوامی بە پرۆسەکە دەدەن و چاودێریکردن و بەکارهێنانی هەلیکۆپتەر و هەموو ئەوانەی کە بەردەست بن ئێستا پاشکەمێکی تر کۆبوونەوەی بەڕێوەبەراتیمان بەڕێوە دەچێت بۆ ئەوی پلانی بەیانی دابڕێژین.